ئاماری تەواوی کار و چالاکیەکانی ساڵی 2020 بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژهەڵاتی هەولێر بەم شێوەی خوارەوەیە. بەشی ئابووری بەڕێوەبەرایەتیمان لەلایەن لێژنەکانیەوە لێژنەکانی بەشی ئابووری سەردانی شوێنەکانیان کردووە لە ئەنجامدا ئەو شوێنانەی کەلوپەلی ماوە بەسەرچوویان هەبووە بە پێی یاسا پێبژاردن غەرامە کراون و بڕی 22 تەن و نیو ماوەی خواردن و کەلوپەلی بەسەرچوویان تەلەف کردووە و بڕی 875,000 دینار ئەو شوێنانەی کەلوپەلی ماوە بەسەرچوویان هەبووە غەرامە کراون بە پێی یاسا، هەمویان بە پێی یاسا غەرامە کراون ئەو شوێنانە کە ماوەی مادەی بەسەرچوویان هەبووە لەلایەن لێژنەکانەوە. سزادانی 26 مۆلیدەی ئەهلی غەرامەکردنیان بە بڕی 500 دینار بۆ هەر ئەمپێرێک و دانانی کامێرای چاودێری بە خاوەن مۆلدە ئەهلیەکان. داخستنی یەک بەنزیخانە بەهۆی پابەند نەبوونی بە عەداد و نزمی کوالێتی بەنزینەوە. داخستنی یەک دوکانی گۆڕینی سیستەمی ئۆتۆمبیلی بەنزین بۆ گۆڕینی سیستەمی غازی LPG کە بەم شێوەیەکی نازانستی کاریان کردووە. بەشی ماددە هۆشبەرەکانی بەڕێوەبەرایەتیمان لە ساڵی 2020 46 تۆمەتباریان دەستگیر کردووە کە 44یان لە ڕێگەزی نێر و دوانیان لە ڕێگەزی مێبوونە. بە پێی ماددەی چاردەی مخەدەرات بە فەرمانی دادوار دۆسییان بۆ کراوەتەوە. ئەو کەسانەی کە دەستگیر کراون خەڵکی ئەو شوێنانە کە بەرامبەرمان دیاری کردووە. هەولێر 13 تۆمەتباریان لێرە دەستگیر کراوە لە سنووری بەڕێوەبەرایەتیمان، کۆیە 7 تۆمەتباریان دەستگیر کراوە، تەقتەق 2، کەرکووک 4، دێگەڵە 1، سولێمانی 4، شەقڵاوە 7، چەمچەماڵ 1، ڕانیە 2، هەریر 3. ئەوانە تەبعەن هەمویان ئەو 46 تۆمەتبارە هەمویان خەڵکی سنووری یان دانیشتوی سنووری کۆیەنینە، بەڵکو دانیشتوی شارەکانی ترن، بەڵام توانراوە لە بازگەکانمان و لە سنووری بەڕێوەبەرایەتیمان دەستگیر بکرێن. بەشی لێکۆڵینەوەی بەڕێوەبەرایەتیمان لە ساڵی 2020 چەندین لێکۆڵینەوەی کردووە لەسەر تاوانکاری بەم شێوەی خوارەوە. یەک کەیسمان هەبووە لەسەر ڕفاندن بە پێی ماددەی 421. 9 کەیسمان هەبووە لەسەر ساختەکاری پارە یعنی تەزویری پارە بە پێی ماددەکانی 281 و 280 و 289. 4 کەیسمان هەبووە لەسەر ساختەکاری نووسراو بە پێی ماددەکانی 289 و 298. 5 کەیس هەبووە لەسەر هەڕەشەکردن تەهدید بە پێی ماددەکانی 430. 1 کەیس هەبووە لەسەر اعتداء المكلفين يعني بالخدمة العامة أو كساني كمثلا موظفي دولة كارمدي دولة هێرشیان کراوەتە سەر بەپێی ئەو ماددەی 229. 2 کەیس هەبووە لەسەر مخالفات بالراحة العمومية بەپێی ماددەی 495. 1 کەیس هەبووە لەسەر دزیکردنی ماتۆر و پەلەوەر کە تۆمەتبارەکان هی دەرەوەی کۆیەن بەپێی ماددەی 446. بەڵام لە سەرەتای ئەم ساڵ کەیسێکش باندێکی دزینی ماتۆر و پەلەوەر لە ناو کۆیە دەستگیر کراون کە ئەوانیان بەداخەوە خەڵکی کۆیەنە ئەو تۆمەتبارەکان، بەڵام ئەوانەی ساڵی ڕابردوو لە کۆتایی ساڵی ڕابردوو ئەوانە خەڵکی دەرەوەی شاری کۆیە.